بۆ سێم ڕۆژ پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە هەولێر بەردەوامە. هاوکارمان کۆمار نادر لە نێو ستۆدیۆی کراوەی کوردستان 24 دیدارێکی لەگەڵ نووسەر محەممەد جەمیل ئامادە کردووە، بە یەکەوە دەبینی. جارێکی تر سڵاو لە سێم ڕۆژی پێشەنگەی نێودەوڵەتی کتێب لە هەولێر لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لەگەڵتانە. میوانێکی دیکەمانەیە کە ویش نووسەرێکە بەڕێز محەممەد جەمیل. بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونتان. پێم خۆشە سەرەتا لە پرسی خوێنەرەوە دەست پێ بکەم. بەڵێ. خوێنەرمان کەمی کردووە یاخود نا؟ بەڵێ. زۆر سپاس. سەرەتا دەمەوێت بڵێم لە هەرمی کوردستاندا زۆر جار قسە لەبارەی کتێب و خوێنەری کتێب و نووسەری کتێب دەکرێم، بە هەرەمەچی قسە دەکرێم. من هەوڵەدەم کە لە قسەکانمە خۆم دوور بپارێزم لەو هەرەمەچیە. پشت دەبەستم بەو داتایی کە لە کتێبی تێڕوانینمان بۆ کتێب داتایەکمان کۆ کردیتەوە، قسە لەسەر باسەکان بکەم. دیارە ئەگەر قسە لەسەر خوێنەر بکەین، سەرەتا دەبێ مە بڵێن خوێنەری چی؟ ئەگەر خوێنەری کتێبە، خوێنەری ڕۆژنامەیە، خوێنەری گۆڤارە، یان خوێنەری فێسبووکە، یان هەتا ئەو لەعابانەی کە لە ناو ئەنتەرنێت بەکاردێن، ئەوانیش بە خوێندنەوە حیسابە. سەرەتا مە دەبێ بزانین خوێنەری چییە. دواتر ئەگەر باز لە خوێنەری کتێب بکەین لە کوردستانی خۆماندا، ئەگەر لەسەر مستەوای حکومەت حساب بکەین، دەبینین لە کوردستانی خۆماندا 93 کتێبخانەی گشتی هەیە. هەر لە پارساڵ هەتا مانجی حەفت نزیکەی 1000 ژمارەی سپاردن درایە. ئەوە لەسەر مستەوای حکومەت. لەسەر مستەوای کۆمەڵگەی مەدەنی و لەسەر مستەوای سنتەرەکانە ئێستاکە لە کوردستاندا چەندین سنتەر و ڕێکخراو هەن ئیش لەسەر کتێب دەکەن، و هەروە چەندین ناوەند و پەخشی ناوەندمان هەیە، ناوەند و پەخشی بڵاوکردنەوەی کتێبمان هەیە. ئەوانە هەموو تعبیرن لەوەی کە دیارە خوێنەری کتێب پێوە کتێب دەڕوا و کتێب دەکڕێ لێ ئەوانە هەن. دوجار ئەگەر باز لەسەرەوەی بکەین کە بڵێن باز لەوەی بکەین کە بڵێن خوێنەر کەمی کردویە یان خوێنەر نییە، بەڕاستی من پێم وانەیە خوێنەر نەبی و خوێنەر کەمی کردوی لەو کاتێتە. بەعکسەوە من لەو بڕوایەدام ئێستا خوێنەر لە لووتکەدایە بە بەراورد بە ساڵانی هەشتاکانە. لەو ڕاپرسیەی کە پێم وایە دو ڕاپرسیە من چەندی ڕسێکی کەم کردیم، ڕاپرسی کوهالم بە بەرچاو نەکەتیە. لە پرسیارێکی گشتیمانە باز دەوەی دەکەین کە کتێب دەخوێنیەوە 177 بە بەڵێ وەڵام دەداتەوە. بەڵام ئەمە دەبی بزانین ئایا ئەوەی کە کتێبەکەی دەخوێنتەوە چ جۆرە کتێبێک دەخوێنتەوە. ئەوە دەزانین کە خوێندنەوەی کتێب و هەموو کتێبێک مێشی ئینسان فراوان ناکات. خەڵکانێک خەریکی خوێندنەوەی کتێبی نوکتە بن، خەڵکانی خەریکی خوێندنەوەی خەون نامە بن، ئەوانە مێشی ئینسان چ فراوان دەکات. دەبی بزانین بەڕاستی چ جۆرە کتێبێک دەخوێنتەوە و هەموو بارەکانی کە کتێبی لەبارەی نووسرای هەمووشیان مێشی ئینسانی فراوان ناکەن. دەتوانین بڵێن ئەرکی نووسەریشە بزانێن کۆمەڵگە پێویستی بە چییە؟ بەڵێ بەتاکی. کەواتە من لە نەتیجەی وەڵامەکە دەتوانم بڵێم لە کوردستاندا شتێک نییە بە ناوی کەمی خوێنەر، بەڵام شتێک هەیە بە ناوی کاریگەرنەبوونی کتێب. ینی ئەوەی کە ئێستا ئەگەر هەیە خراپی ناوڕۆکی کتێبەکانە لە هەندێکیانە، لەوەکو باست کرد کە ڕەنگەندێکی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە حەسکە بڵێ کتێبێکم هەیە لە کتێبخانەی کوردیە. ئەمە پێویستە کتێبی ئاوە خۆی کاریگەرنەبوونی کتێب دەگەڕێتەوە لە کۆمەڵێ هۆکاری لەسەر ئاستی سیستەم، یعنی لەبەر ئەوەی کە سیستەم زۆری ئیش لەسەر نەکردی، ئەو سیستەمەش بیانوی خۆی هەیە بە حکومیەوەی دەڵێ بارودۆخ نەگونجاوە. ئێستا ماوە چەندین کتێبخانەی نێودەوڵەتی کرایتەوە، وەکو کتێبخانەی معرەزی دووەلی کتێب کرایتەوە چەند ساڵە بەردەوام. ئەگەر هاتوو بارودۆخ گونجابی 15 معرەزیت کە بەو شێوازی دەکرێتەوە، ئیترەوە عادەتەوە دەبیتە کەلتور. ئەوە لەسەر مستەوای سیستەم. دواتر لەسەر مستەوای ئەوەی کە هەندێک کەم و کوڕی لە خوێنەر هەیە، یعنی خوێنەرمان بە هەرەمەچی کتێب هەڵەبژێری. خوێنەر هەیە چۆن بتوانێت کتێبێکی باش هەڵبژێرن لەسەر چ بنەمایە؟ جەمە کاتێکە هەڵبژاردننی کتێب هەڵەبژێرین دەبی نووسەر بناسین. نووسەر بناسی، ئەگەر نووسەرەکە بناسی چکە ئاراستەی فکری ئەو نووسەرە لەبۆ بەدیار دەکەوێت لەسەر چ باسێک دەنووسی. دواتر دەستگاکانی پەخش و بڵاوکردنەوە بناسی، چونکە ئەگەر دەستگای پەخش و بڵاوکردنەوە بناسین ئەمە دەزانین ئەوانە چ جۆرە کتێبێک بڵاو دەکەنەوە. دواتر ئەگە هەر ئەوانە نەبوون ئیجا دەتوانین بە بین ناوڕۆکی کتێبەکە بخوێنینەوە پێش کڕینی کتێبەکە تا وەکو دوور بین لەوەی کە
کتێبی خراپ هەڵبژێرین دوور بین لەوەی کە کتێبانێک بخوێنەوە مێشکمان بە جۆرێک لە جۆرەکان بە خراپ بەرنامە ڕێژبی جا لێرە من دەتوانین بڵێن هەڵبژاردنی کۆمەڵێک هۆکار هەیە کەم و کوڕی خوێنەرە یعنی خوێنەر کتێبی بە هەرمەچێ هەڵبژێری خوێنەر بەخۆیەوە لە خۆیەوە کەس هانی نادا بەخۆیەوە دەست بە خوێندنەوەی کتێب دەکا کەس ڕێنمایی ناکە لەگەڵەوەشە یعنی ئەوانەی هەموو ئەوانە دەبنەوە هۆکار کەم و کوڕی لە خوێنەردا هەموو نووسەرێک بە نووسەرە زانی خوێنەر بخاتە سەرەوەی کە چی بخوێنێتەوە هەرچەندە تۆ بیرۆڕای خۆت جیاوازە لەوەی مەسەن بۆ نمونە من حەزم لە کتێبێکی مێژووی بێ حەزم لە ڕۆمان و شێعر نەبێ حەزم لە کتێبێک بێ باس لە ڕووداوێکی ڕاستی بکە حەزم لە وەکو تۆڵی شعریان شتێکی دیکە نەبێ هەرچی چیە گەنج ئاراستە بکە خوێنەر ئاراستە بکە کە چی باشە لە بۆچی خۆی ئەوە وەکو باسمان کرد سیستەم زۆر دەور دەبینی ئەگەر لە سیستەمەکەدا ئەمن ئێستا کاتێکە لە پرسیارەکەی پێش و جەنابتە لە کاتێکە کەم و کوڕی لە سیستەمەیە کە سیستەمیش بیان و خۆی هەیە دەڵێ بارودۆخ گونجاو نییە دواتر کەم و کوڕی لە خوێنەر هەیە دواتر کەم و کوڕی لە نووسەر هەیە هەمووی ئەوانە ئێستا لە کوردستانی خۆماندا پێمان دەڵێ ئەمە کەسێکمان پێویستە لە کوردستاندا هەروەکو چۆن مامۆستا لە قوتابخانە وانەکان لە بۆ تەلەبە ڕوون دەکاتەوە ئاوا کە پێویستمان بە کەسێک هەیە ڕێنمایی مغام بکە چونکە بەڕاستی هەڵبژاردننی کتێب بە حرەمەچی زۆر جار مێشکمان ڕاستیرە با ڕێگە خۆشت تووشی لادان دەبی زۆر جار تووشی لادان دەبی تووشی لادانی کۆمەڵایەتی دەبی تووشی لادانی ئاینی دەبی ئەوانە هەموو ئەوانە پێمان دەڵێ کەم و کوڕی لە نووسەر کەم و کوڕی لە خوێنەر دواتر کەم و کوڕی دەستگاکانی پەخش و بەڵاوکردنەوە بەداخەوە کۆمەڵی دەستگا هەن کۆمەڵێک کتاب بەڵاو دەکەنەوە تەنها لە پێناو بەدەستێنانی قازانجا ئەوانە وای لێ کردووە تێ بە تەواتی کاریگەری نەبی زۆر و بۆری بەڵێ زۆری بۆری جا ئەمانە ئەماگەبین ئەوانە پڕ بکەینەوە بە تەکید کاریگەریەکەی زیاتر دەبی بەڵێ بەڕێز محەممەد جەمیل نووسەر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان و بەخێراتن زۆر سپاس بەڵێ من جارێکی دیکە دەگەڕێمە ستۆدی ناوەند بۆ لای